وەزارەتی خەزانەی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە ڕایگەیان لە چوارچێوەی سەپاندنی گوشارە ئابوووریەکانی سەر کۆماری ئیسلامی و گروپەکانی سەر بە وڵاتە لە عێراق سزای بەسەر ژمارەیەک بەرپرس و فەرماندەی میلیشیەکانی عێراق و کۆمپانیەکانی چالاک لە کردی نەوتی عێراقدا سەپاندووە. لە ڕاگەیاندناوەکەدا هاتووە عەلی مەعارج بەهادلی بریکاری وەزیری نەوتی عێراق پێگەی خۆی بە خراپی بەکارهێناوە بۆ گواستنەوەی نەوتی عێراق بە قازانجی کۆماری ئیسلامی و گروپە نێزیکەکانی سەر بە ئێران. هەروەها واشنگتن سزای بەسەر سێ سەرکردەی گروپە چەکدارەکانی هاوپەیمانی ئێراندا سەپان، لە نێویاندا ئەندامانی عەسایبی ئەهلی حەق و کەتیبەکانی سەید شوهەدا بە تۆمەتی پشتیوانی لە چالاکیەکانی میلیشیەکان و هاوکاری لەگەڵ سوپای پاسدارانی ئێراندا. پاپا لیۆ سەرۆکی کاتۆلیکەکانی جیهان و مارکۆ ڕۆبیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە لە ڤاتیکان کۆبوونەوە. تامی پیگۆتی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە دیدارەکەی ڕۆبیۆی لەگەڵ پاپا بە نیشانەی پەیوەندی بەهێزی نێوان ڤاتیکان و ئەمریکا ناوبرد و گوتی ئەم کۆبوونەوەیە جەختی لەسەر پەیوەندی بەهێزی نێوان ئەمریکا و ڤاتیکان و پابەندبوونی هاوبەشی نێوانیان بۆ بەرەو پێشبردنی ئاشتی و کەرامەتی مرۆڤایەتی کردوتەوە. دوابەدۆی هەواڵەکان سەبارەت بە ئەگەری ڕێکەوتنی ئێران و ئەمریکا بۆ کۆتاییهێنان بە شەڕ و کردنەوەی تەنگەی هورموز لە بازاڕە جیهانیەکان ڕۆژی پێنجشەممە بۆ دووەم ڕۆژ لەسەر یەک نرخی نەوتی خاو دابەزینی بەخۆیە و بینی و پێوەری پشکەکانیش لە وڵاتانی جیهان بەرزبوونەتەوە. نرخی نەوت ئەمڕۆ پێنجشەممە لە سەدا 5 دیکە دابەزی. ئاژانسی ئەسۆسیێتد پرێس بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ پێنجشەممە نرخی بەرمیلێک نەوتی خاوی برنێت گەشتوتە کەمتر لە $98 لە کاتێکدا سەرەتای ئەم هەفتەیە زیاتر لە $115 بوو. هێڵە ئاسمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەشتەکانیان بۆ نزمترین ئاس لە ماوەی زیاتر لە هەفتەیەکدا کەم کردوێتەوە، دوایەوەی هەرشەکانی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران بوونێتە هۆی گۆڕینی ڕێڕەوی فڕۆکەکان لە سەرانسەری کەنداودا. ئەمەش بۆ هۆی پەخستنی بوژانەوەی گەشتە ئاسمانیەکان بە شێوەیەکی لەسەرخۆ لە دوای ئەو قەیرانەی کە لە کۆتایی مانگی دوودا بەهۆی شەڕی ئێرانەوە هاتە ئاراوە. ناوچەکە شوێنی هەندێک لە گەورەترین کۆمپانیەکانی گواستنەوەی جیهانە کە تۆڕەکانیان وەستاون بەهۆی هەرشە ئاسمانەکانەوە کە بوونێتە هۆی داخستنی بەشێک لە فڕۆکەخانەکان و ڕێڕەوی هاتوچۆیان لە سەرانسەری کەنداودا.